دەبینین ئەمڕۆ ئێمە لە شاری کەرکووک پرۆسەی دەنگدان ڕەبێت لە هەندێک شوێن جیازەکان عاتڵ ببێت داوا لە هەوڵاتیانی کەرکووکەکەم کوردستانیانی کەرکوودان بە خۆیان دابگرن ئەوە دڵنیا بن ئێمە لەسەر خەتین لە گەرم فۆزیە و لەوانە لەو شوێنانەیەکە جیازەکان عاتڵ بوو بێیان خەلەل هەبێ هەوڵە درێت بە زووترین کات چاک بکرێتەوە بەڵام گرنگەوەیە خەڵکی کوردستانیانی کەرکووک دەنگ بەچێ دەدەن ئەوەیە بەڵامی ئەوەیە خۆڕاگر بن و تحملی ئەم فترەیە لە هەندێک مەراکز بە دڵنیاییەوە مەحەتە جیازەکەی ئیژناکە خەلەلێکی تایە ئەوانە من بەش بە حاڵی خۆم ڕەبێت چووم لە مەحەتەیەک لە مەحەتەی دەنگمدا خەلەل هەبوو چاوەڕێمان کرد هەتا جیازەکە کەوتەوە ئیش بۆیە داوا لە هاوڵاتیانی کوردستانیانی کەرکووکەکەم کە بە جۆش و خرۆشەوە و هەمومان نەزانین ئەم هەڵبژاردنە چییە دڵنیایە نەکەینەوە کە ئێمە ئەگەر لە هەر شوێنێ خەلەل هەبێ لەگەر کۆمیسیۆن و لەگەر لایەنە پەیوەندیدارەکان و هەموو کیاناتی سیاسی لە هەوڵی ئەوەدان ئەگەر لە شوێنێ خەلەل هەبێ بەڵام گرینگە خەڵکەکانمان خۆڕاگر بن تەحملی ئەوە بکەن کە لە مەحەتەیەک لە مەرکەزێک جیازەکان عاتڵ بووە دڵنیا بن چاکە کرێتەوە و کە ئەو ئەلانانەی ئەوەی ئەلان کراوە دوورە لە ڕاستیەوە ئەوان مەرامێکیان هەبوو بۆ ئەوەی هەوڵ بدرێ لەبەرەوەی هەمومان نەزانین خەڵکی حەویجە بایۆمەتری نەکردیە هەموو زەختەکەیان پێش ئەم مەسلەی دەنگدانی تایبەتیش ئەوان فشارەکانیان بۆ ئەوە بوو کە بەبێ بایۆمەتری ئێستا بڕۆ لە مخەیەمەکان ببینە چەندین سکاڵامان تۆمار کردووە خەڵکەیە دەزارە ڕوا دەنگەدا لەبەرەوەی نە بایۆمەتری و لە تەسوید خاسوانە ئەوان دەیانویست ئەو دەرگایە بکرێتەوە بۆی بەڕاستی هەڵبژاردنەکانی پێشووتریش لە 2014 پێشووتریش ئەوەی کە خروقات بووە تەزویرات بووە کە مفۆزیە سندوقی سوپاند بێت لە منطقەی حەویجە و منطقە عەرەبیەکان بووە ئەجا ئەوان بەڕاستی دەیانوی مەبەستیان لەوە بوو کە ئەم کارە بکەن بۆی بتوانن بە کەیفی خۆیان و هەمووشمان نەزانین کە ئەمجارە کیاناتی سیاسی کوردی بۆ منطقەی حەویجە و لە ڕووی ئەمنیوانەوە ڕەن بێ قورس بوو بێ بەڕاستی کارەکەیان بۆ ئەو بوو نەناهیت ئەم شتانەی کە باسەکرێت دوورە لە ڕاستیەوە بۆ مەرامی تایبەتی خۆیان بووە بۆیە دەبێ کوردستانیانی کەرکووک خۆڕاگر بن و ئەمڕۆ دەنگەکانی خۆیان بە دەنگ وەڵامی ئەو کەسانە بدەنەوەیە بەڕاستی کوردستانیانی کەرکووک دان بە خۆیان دابگرن و هەوڵ بدەن ئەوەی ئێستا نەهاتووە بە زووی هەوڵ بدەن کەس و کارەکانیان خۆیان خێزانیان یان هەموو خەڵکەکان بەشداری ئەو بکەن وەڵامێک بێ بۆ ئەوانەی ئەو عقلێتە بێ بەڕاستی دەنم دەبێت کوردستانیانی کەرکووک خۆڕاگر بن تەحملی ئەوە بکەن ئەگە سەعاتێک 2 سەعاتیش دواکەوت بەڵام دەنگەکانیان بە فیڕۆ نەڕواویانی بێزار بن برۆن دەڕۆینەوە گرنگەوەی ئەمڕۆ ئەوە ئیسپات بکەن کە دەنجی خۆیان بدەن ئەمڕۆ تەحەدایەکی گەورەیە بۆ کێمەی کەرکووچیەکان تەحەدایەکی کوردستانیانی کەرکووک و دوێنێش بینیمان خەڵکێکی زۆر ئەوانەی کە ئاوارە بوونە پێشووتر خەڵکێکی زۆر گەڕاوەتەوە ناو شاری کەرکووک ئەوە بۆ خۆی وەڵامێکە بۆ ئەوانەوە خەڵک لەوە تێدەگا کوردستانیانی کەرکووک لەوە تێدەگەن ئەم هەڵبژاردنە بۆ کەرکووچیەکان و بۆ کوردستانی بوونی کەرکووک